سڵای خۆی گەورەتان لێبێ من دکتۆر خاڵسم لە ڕێکخراوی زاد. ڕێکخراوی زاد ڕێکخراوی خێرخوازیە، ڕێکخراوی خێرخوازی قازانجنەویستە و بێلایەنە، کار دەکات لە بواری تەندروستیدا، یارمەتی ئەو نەخۆشان دەدات کە پێویستیان بە نەشتەرگەری یاخود پێویستیان بە پێداویستێکی پزیشکیە لە توانایەندانیە کە دابینی بکەن، باری داراییان ڕێگە نادات کە ئەو نەشتەرگەری ئەنجام دەنیان ئەو پێداویستە پزیشکە کە پێویستیانە بۆ خۆیان دابینی بکەن. ڕێکخراوی زاد لە ساڵی 2018 کە دامەزراوە کاری سەرەکی یارمەتیدانی ئەو نەخۆشانەیە و سوکردنی ئەو بارەی لەسەریان، ئەو نەخۆشان لەسەرباری ئەوەی کە هەژارن تووشی نەخۆشیش بوون، جا ڕێکخراوی زاد هەڵدەسێت بە یارمەتیدانیان بۆ کەمکردنەوەی باری قورسی ژیانیان لە بواری تەندروستیەکە. جا ڕێکخراوی زاد هەڵدەسێت بە ئەنجامدانی نەشتەرگەری بە ئەو نەخۆشانە، ئەو نەخۆشانە کە دێنن ڕێکخراوی زاد سەرەتا بە دۆداچوونیان بۆ دەکرێت ئایا تا چەند هەژارن، پاشان لە ڕێی ئەو پزیشکانێکەوە هاوکارمانن لە ڕێکخراوی زاد نەشتەرگەریان بۆ ئەنجام دەدرێت. ئەمە کۆمەڵێک پزیشکمان هەیە کە هاوکاری سەرەکیمانن لە سەرجەم نقەکانمان. ڕێکخراوی زاد کۆمەڵێک لقی هەیە، جا لە سەرجەم نقەکان کۆمەڵێک پزیشکی هاوکارمان هەیە کە تێچوو نەشتەرگەریەکە وەرناگرن یاخود کەمترینی وەردەگرن. ئەوەی کە دەبینێتەوە ئێمە وەکو ڕێکخراوی زاد بە گوێرەی توانای نەخۆشەکە بۆی دابین دەکەین. ڕێکخراوی زاد لە ساڵی 2018 کە دامەزراوە زیاتر لە سەر و 5,000 نەخۆش بینراوە، سەر و 3,500 نەشتەرگەری ئەنجام درراوە. لقەکانی ڕێکخراوی زاد لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لقمان هەیە بە کەرکووکیشەوە، لە سلێمانی لقی سلێمانیمان هەیە، گەرمیان، هەڵەبجە، ڕانیا و لە لقی هەولێریشمان هەیە تقریبان ساڵێک زیاترە کراوەتەوە. ئێستا شۆکو ڕێکخراوی زاد لە پێشانگای نێودەوڵەتی کتێب بەشداریمان کردووە بۆ ئەنجامدانی کۆمەڵێک پشکنین بە خۆڕایی بۆ خەڵکی کەوا سەردانی پێشانگای کتێب دەکەن. پشکنەکان مرتین لە پێوانی پەستانی خوێن، بارستایی لەش و درێژی و باڵا، بارستایی لەش و باڵا، لێدانی دڵ و ڕێژەی ئۆکسین لە خوێن و ڕێژەی شەکرە لە خوێن و پشکنینی دەدان. ئەم پشکنانە سەرجەمی بە خۆڕایی دەکەیت لە ڕێکخراوی زاد لە پێشانگای کتێب. ڕۆژانە بە تەقریبی 300 کەسێک بەشدار دەبن لێرە، پشکنیان بۆ ئەنجام دەدرێت. لای خۆمەنداتەکانمان تۆمار کردووە، بە تەقریبی ڕۆژانە 300 سەردانیکەرمان هەیە، سەرجەم پشکنەکانیان بە خۆڕایی بۆ ئەنجام دەدرێت و کۆمەڵێک پرۆژەمان هەیە و ڕێکخراوەکەمان پێدەناسێنین و خەڵکەکە پێشوازێکی باشیان هەیە لە کار و چالاکیەکانی ڕێکخراوی زاد لەو کار و چالاکیەکە کە پێشتر ئەنجامی داوە و ئەنجامیان دەدا.